مەڵبەندی سەی ڕێخستنی هەولێر لە یادی 45 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا پێشوازی لە جەماوەر و ئەندام و لایەنگر و نوێنەری لایەنە سیاسەکانی کوردستان کرد با مەبەستی پیرۆزکردنی یادی پڕشکۆی یەکێتی نیشتیمانی کوردستان. هاتوین پیرۆزبایی لە برادرانی یەکێتی نیشتیمانی و ئاڤاڵانی مەڵبەندی سێ یەکێتی نیشتیمانی بکەین و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین. ئینشاءڵڵا لە ئایندەش ئەوەی پێویستە بۆ خزمەتی خەڵکی کوردستان ئێمە ئامادەین و دڵنیاین برادرانی یەکێتی نیشتیمانی و هەموو حزبەکانی تری کوردستانیش ئامادەین بۆ تێپەڕاندنی ئەو قەیرانەی کە هەیە و چارەسەرکردنی ئەو کێشانەی کە هەیە هەموو بەیەکەوە ئینشاءڵڵا. ئەمڕۆ شانێکی لقی دوی پارتی دیموکراتی کوردستان لە یادی 45 ساڵی دامەزرانی یەکێتی کوردستان سەردانی مەڵبەندی کرد، پێشوازی مالێکردن. خۆشحاڵین بە هاتنیان. ئومێد دەکەین کە بینی ئێمە و بینی لێق و بینی یەکێتی نیشتیمانی و بینی پارتی دیموکراتی کوردستان بەجددی بچینە گفتوگویەکی جددیەوە بۆ ئەوەی کەوە فۆرمێکی تازە لە شێوازی حکومڕانی بێتە پێشەوە بۆی کە بتوانین چارەسەری ئەم قەیرانانە کە ئێستا ڕوبەڕوومان بێتەوە. لایەنە سیاسەکانی کوردستانیش لەم یادە مەزنەدا وێ ڕای پیرۆزبایی ئاماژەیان بە ڕۆڵی گرنگی یەکێتی و مێژووی خەبات و تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد. لە هەمان کاتدا داوای یەکڕێزی و تەبایی و پاراستنی دەستکەوتەکان کرا. هێرشیان لەو پیرۆزبایی کردن لە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بۆنەی ساڵ ڕۆژی دامەزراندنی ئەویت کە بە بۆنەی دەست بەکاربوونی برامان کاک ڕێبوار بۆ مەسئولی مەلبەند و تاکید دەکەینەوە تەمەنای سەرکەوتن بۆ مەسئولی مەلبەند دەکەین لە کارەکانی و پیرۆزبایەکی گەرم لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین لە ساڵ ڕۆژەکەی. هیوادارین هەموو لایەکمان تەبایی و یەکڕێزی و هاریکاری یەکدری بین. ئێمە پیرۆزبایی لە دەستەی سەرۆکاتی یەکێت و لە ئەندامانی مەکتەب سیاسی و لە هەموو ئەندامانی یەکەتی دەکەین. پەیوەندی یەکێت و بەرەی تورکمانی کە پەیوەندێکی دێرین لە ڕابردووە کە پەیوەندێکی زۆر باشی هەبووە و کە ئێمە وەکو جەبهەی تورکمانی لە هەموو کات زیاتریش پشتیوانی لەو پەیوەندیان دەکەین بۆ پەرەپێدان و زیاتر بۆ خزمەتی هەردوو لای بە تایبەتیش لە کەرکووک بێویان لە هەولێر بەویان لە شارەکانی تر بێت و لە عراق و هەرێمەژە و پەیوەندی باشە. ئێمە یەکێتی حزبێکی زۆر گرنگە و ئەساسە لە عراق و لە هەرێمدا لە ڕابردووە لە ڕووی سیاسی و لە ڕووی دیپلۆماسی و لە ڕووی خزمەتگوزاریەوە زۆر دەورێکی باڵای هەبووە و دەورێکی باشی و جابی هەبووە لە هەرێمشدا. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی جەماوەری بنکەفراوان هەمیشە سەرمەشقی دەستکەوتەکان و لە سەنگەری داخوازیەکانی گەلەکەماندا بووە. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.